و فراکسیۆنی یەکێتی. سڵاوتان لێبێ. بەداخەوە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان کە تەجروبەیەکی تاڵمان هەیە لەگەڵ دوو ئیدارەیی و دابەشبوونی هەرێمی کوردستان ئەوەی ئەمڕۆ بینیمان گەڕاینەوە بۆ قۆناغێک کە حیزبەکەی ئێمە لە ڕابردوو قوربانی گەورەی داوە بە کادرەکانی بە خوێنی شەهیدەکانی بۆ کۆتایی هێنان بە مەسلەی دوو ئیدارەیی و دوو زۆنی لە هەرێمی کوردستان. ئێمە هەم جەنابی مام جەلال وەکو سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو ئێمە قوربانی زۆرماندا لەوەی کە ئەم حکوومەتە بکەینە حکوومەتی یەکریزی نیشتیمانی و هەرێمی کوردستان ببێتە هەرێمێکی سربەخۆ کۆتایی بە دوو ئیدارەیی بێ. بۆیە ئەوەی کە لەم قەیرانانەی دوایی بەدیمان کرد گەڕانەوەیە بۆ شتێکی مەترسیدار کە ئێمە وەک حیزبێکی سیاسی تەجروبەیەکی تاڵمان لەگەڵی هەیە. لە هەرێمی کوردستان هەموو قەیرانێک لە دواییەکانە هەم قەیرانی حکومڕانی هەم قەیرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە قەیرانی ئابووری و سیاسی و نەعەدالەتی کۆمەڵایەتیە ئەمڕۆ قەیرانێکی تر دروست بوو ئەویش قەیرانی پەرلەمانی کوردستانە و حساب نەکردن بۆ شەرعیەتی دەنگدەرانی هەرێمی کوردستان. بۆیە ئێمە وەک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەنگاوەی ئەمڕۆ بە توندی ئیداناکەین ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتارانی کوردستان کاوانە نوێنەری کۆمەڵانی خەڵکی کوردستانن پێشەوەی نوێنەری حیزبەکانیان بن کارێکی یاساشکێنیە ومێت دەکەین هەموو حیزبەکانی کوردستان لە دۆخێکی ئاوا هەستیاردا هەوڵ بدەن پەیام و قسەکانیان بە جۆرێک بێ کە لە خزمەتیەوە بێ ئەم دۆخە هێمن بکاتەوە و دۆخەکە بەرەو شێوەیەک نەڕوا کە لە کۆنتترۆلی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان دەرچێ. بۆیە پەیام یەکەممان بۆ پارتی دموکراتی کوردستانە کابێ بە مسئولیت مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکە و پاشان بۆ هەموو حیزبەکانی تری کوردستان کە دەبێ جارێکی تر دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان قبوڵ نەکەن و پەرلەمانی کوردستان مەرجەعی سیاسی خەڵکی هەرێمی کوردستانە دەبێ ڕێزی لێ بژیرێ دەبێ وەک خۆی مامەڵەی لەگەڵ بکرێ. بۆیە ومێت دەکەین کاناڵەکانی میدیاش کە بەشێکی زۆریان هەڕەشەیان لەسەر و سوکایەتیان پێکراوە دان بە خۆتانە بگرن و ئێوەش بە مەسئولیەت ئەو کادر و خەڵکانی کەی بنە کەناڵەکانی خۆتان هەوڵ بدەن ئەو خەڵکانە بن کە لەم قۆناغە بە مەسئولیەت قساکەن بە جۆرێک قساکەن کە لە بەرژەوەندی هێمنی بێ لە هەرێمی کوردستان داواکارین کۆمەڵانی خەڵکی کوردستان خۆپشاندەرانی هەرێمی کوردستان لەم بارودۆخە تێ بگەن هەوڵ نەدەن دۆخەکە ئاڵۆستر بکەن بە سووتاندنی بارەگای حیزبی و دامەزراوەی حکومی ئەم کێشەیە چارەسەر نابێ ئەم کێشەیە پێویستی بە هەنگاوی جددی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان هەیە و بێ هەموو لایەک نێتی چارەسەریانە بێ هەوڵ بدەن لەو داواکاریە کۆنکرێتیانەی کە هێزە سیاسەکان هەیەە وازی لێبێنن ئێمە بە جۆرێکی تر لەم قۆناغە مامەڵە بکەین کە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ. سواس.